ئێمە وەکو بانقی ئاڵای هەرێم کە لە نووسراوی ژمارە 470 بەڕێوەبەرەتی گشتی بانکە بازرگانیەکان لە 29 دەکە دەرچووە بەدەستمان گەیشتووە بۆ خەرجکردنی ڕێژەی 115 لە تەمویلی پرۆژەکانی بەڵێندەران و کۆمپانیاکان کە ئیشاکانیان جێبەجێ کردووە بۆ ئەو ئیشانەی کە تەمویلەکانیان لە بەرواری 28 2014 تا سیوێکی 7 2014 لە حسابەکانیانە هەیە کە ڕێژەی 115 وەرگیرێت لەو بڕی تەمویلە و بۆیان خەرج بکرێت. ئەو بڕەپارەی کە بۆ مقاولینی کۆمپانیەکانی سنووری سلێمانی نزیکەی 45 ملیار دینارە و ئەویش بە ئێمەش وەکو بانقی خۆمان کە پارەکە لە لای ئێمە خەرجەکرێ ڕیزبەندێکمان داناوە بەسم بۆ نمونە زوربەی کۆمپانیەکان زیاتر کە ژمارە حسابیان هەیە لە بانکەکەی ئێمە ڕۆژی شەمانمان داناوە کە لێرە ئەتوانین ئیشەکانیان بۆ جێبەجێ بکەین و هەروەها بۆ بانکەکانی ناوشار ئەوانەی تر لە ڕۆژی دووشەمانە پارەیان بۆ خەرجەکرێ بانکەکانی دەرەوەی شاریش قەزا و ناحیەکان لە ڕۆژی چوارشەمانە پارەکانیان بۆ خەرجەکەین. ئەوەی کە ئەنگرێتەوە زیاتر ئەوانی کە پرۆژەکانیان لە پرۆژەکانی پەرەپێدان و وەبەرهێنان و هەروەها لەسەر بودجێ پەرەپێدان و وەبەرهێنان بێ و یاخود داهاتی کارەبا بێ کاچوبێتە سەر حسابەکانیان و لە دوای 28 2014ەوە پارەکانیان بۆ خەرج نەکراوە. لە ئێستا ئەم خەرجکردنە تەنها دەستی یەکەم ئەگرێتەوانێ دەستی یەکەم ئەگرێتەوە ئەبێ ئەوەی کە بڵێن پارەکە بە ناوی خۆیەوە چۆتە سەر حسابەکەی خۆی.